کەلار یاخود گەوهرەکەی یەکێتی ئەو خاکەی جگە لە یەکێتی کەس ناتوانێت سوودی لێوەرگرێت. شۆڤڵ و حەفارەکانی یەکێتی ناوسکی چەقی گەرمیانیان دەڕیوە و ئێستا کەلار وەک ئەسەرێکی زامدار لە بەردەم گەڵە گورگەکانی یەکێتی کەوتووە بۆتە شوێنێکیش بۆ دەوڵەمەندکردنی بەرپرسانی یەکێتی. تا ئەم ساتە وەختان نزیکەی 40 پرۆژەی نیشتە جێبوون لە کارکردندایە بۆ هەڵکۆڵین و کۆنکریتکردنی سەوزای و ئاوی کەلار. ئەو شارێ حەضارەتی دەوڵەت و ئیمپراتۆریەتە گەورەکان بۆتە سیمبوڵی بەرخودانی خەڵکی ناوچەکە. هەرچی بەرپرسی یەکێتیە بۆ دەبڵکردنەوەی پارەکانی بۆ چەندین قاتکردنەوەی پەنادە بەنابەر ئەوەی لە کەلاردا باڵەخانەیە قوت بکەنەوە بیفرۆشن بە چەندین دەفتەر دۆلار و بە چەقەنەیەک دەیان ملیۆن دۆلار بخەنە گیرفانیانەوە. ئەوەی لێرەدا مستەفیدە و قازانجویستە تەنها بەرپرسانی یەکێتیە، چونکە خەڵکی کەلار تەنها دەتوانن تا تەواوبوونی پرۆژەکە وەک کرێکار ئیش بکەن، دواتر بێ ئیش دەکرێن و دەنێردرێنەوە ماڵەوە. سادەترین پرۆژە لە کەلار هیچ شوقەیەک لە خواروی 5 دەفتەرەوە نافرۆشرێت. لە کاتێکدا لە سلێمانی لە خواری و ئەو پارەیەوە پرۆژەی گونجاوت دەست دەکەوێت. ئەمە جیالەوەی زۆربەیان دەستنا سەروی 20 دەفتەر دۆلار بەرەو سەرەوە. پرۆژەکان زۆربەیان بە عەرەبی عێراقی دەدرێت و ئەو پارەی زۆرش لەسەر حسابی خەڵکی کەلار ئاڵۆگۆڕی پێوە دەکرێت. بەڵام تەنها خەڵکی شارەکە سوودمەندی پرۆژەکە نین، کەچی هیچ ناوچەیەک هەندەی گەرمیان خوێنی بۆ یەکێتی نەڕشتۆ و سەرکردەی شەهید نەکراوە بۆ ئەو حیزبە. کەلار کەوتۆتە ژێر چەپۆکی زوڵمی یەکێتی وەک خوێن مش خوێن لە جەستەی دەردەکەن و دەیانەوێت تا سەرەمەرگی ببەن و لە شارە ڕەسەنەکەی کوردستانەوە بیکەنە شاری دەوڵەمەند و ملیۆنێرەکانی بەغدا.